السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار بۆ خاتر گەورە و میهرەبانی خۆی ژیانمان خۆشتر و باشتر بکە ئینشاءالله، لە گوناح و تاوانی هەموو لایەکمان خۆش ببێ، لە زوندوو و مردووی هەموو لایەکمان ڕازی بێ و بە بەهشتی پانوبەرین هەموو لایەکمان شاد بکە. اللهم ئامین. مسلمان عزیزەکان، لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین ئینشاءالله لە خزمەتی جەنابتانە حمایەة الأبناء من الانحراف، واتە ئاگامان لەوە بێ منداڵەکانمان بەلاڕیا نەچن، چونکە هەموو ساڵێک لەم ڕۆژانەدا یادێ دەکرێتەوە بەناوەی ئەوەی منداڵەکانمان لە یاد نەکەین، بەڵام لە ئاینی ئیسلامی پیرۆزدا زۆر بایخی پێدراوە بچینە لاپەڕەکانی قورئان هەڵیدەینەوە، فەرمایشتێ لە فەرمایشتەکانی خوای متعال جل جلاله وەرگرین لە دەربارەی ئەم بابەتەی ئێمە. خوای پەروەردگار ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. پەروەردگار ڕوەکاتە ئیمانداران، ئەڵێ ئەی ئیمانداران، خۆتان نەفسی خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لە ئاگری دۆزەخ. خوای متعال جل جلاله دەفەرمێ ئەمە ئامۆژگاریەکە خوای گەورە ئامۆژگاری هەموو ئیماندارێکی ڕاستەقینە و مسلمانێک دەکا کە خۆی بپارێزە لە ئاگری دۆزەخ، نەفسی خۆی و پاشانش ماڵەکەی خۆی، واتە خێزانی واتە مناڵەکانی ئەوانەی هان لە ژێر دەستی ئەم پیاوە، یان ئەگە برا گەورەیە یان باوکە یان بابایە ترەوەی کە ها لە ژێر دەستیا دەگرێتەوە. ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ دەربارەی ئەم ئایەتە وا تەفسیری کردو، وا دەفەرمێ قال علموهم و ئەفەرمێ وەئەدیبوهم، واتە ماڵ و مناڵت فێریکە، فێری زانست، فێری ئاینی ئیسلامی پیرۆزی بکە، ئافێری چاکەکانی بکە، لە خراپەکان با خۆی بپارێزێ، وریابێ بەلاڕیا نەچێت، خوا پەنا بدە داخلی ئەو دۆزەخە بێ. و پاشانیش ئەفەرمێ ئیمامی عەلی و ڕەوشتی جوان، ئەدەبی شیرین، فێری خۆت و ماڵ و مناڵت و لەگەڵ خێزانتا بکە. ئەمەت کرد، ئەم دوو سیفەتە جوانت کرد، واتە ئەو ئایەتە ئەو فەرمایشتە جوانەی خوای پەروەردگارت جێبەجێ کردووە. فەرموویانە یەکێ لە دکتۆران دەڵێ، دکتۆر عادل الفتحی دەفەرمێ احتیاطات حتى لا ينحرف الأبناء. ئینسان ئەبێ بۆ خۆی، بۆ ژیانی خۆی و ماڵ و مناڵی ئەسباب بەکاربێنێ، وریابێ ئاگای لە خۆی بێ، بۆی مناڵەکانی بەرەو ئینحراف نەچێ، بەرەو ڕێگای لاڕێ نەچێ. ئیماندارانی خۆشەویست، بە تایبەتی ئەمانە نەسیحاتانە ئەگە بۆ زمانێک لەوەی هەندێ بەکەڵک بێ، بە تایبەتی قسەی ئەمان ئایەتی خوانە، فەرمایشتی پێغەمبەرنا صلی الله علیه وسلم بۆ هەموو زەمان و مەکانێک دەبێەوە، بەڵام قسەی پیاوچاکان و عالم و زانایان دەڵێن بۆ تەواوکەری قورئان و سنەت مەبەستی ئەوەیە کە لە ئەمڕۆدا سەتاسەت هەمووی پێویستە بۆ هەموومان. کابرایەک هاتە خزمەتی ئیمامی عومەر، فەرمووی بە عومەری کوڕی خەتاب مناڵێکی دۆزیەوە، ڕۆی بۆ لای کە ئەو خەلیفە بوو، وتی ئەی ئەمیری ئیمانداران، ئەی سەرکردەی وڵات، منداڵێکم دۆزیێتەوە. وتی منداڵی خۆت نییە؟ وتی نەخێر. وتی دەی باشە تۆ ئەو منداڵە بەخێو بکە، ئێمەش نەفەقەی ئەدەین، تۆ بەخێوی بکە، ئێمە نەفەقەی ئەدەین بۆت، بۆ ئەم منداڵە خەیر و پاداشتی تۆ دەستکەوێ. ئەمە ئیمامی عومەر فێری ئەم پیاوەی کرد چی؟ یعنی ئەدەبی ئەم منداڵە بدە، ڕەوشتی جوانی فێر کرد، بۆی ئەم منداڵە بەیانی گەورە بوو بێتە خێر و بەرەکەت بۆ موجتەماع و بۆ خەڵکی سوودی لێوەرگرن. منداڵێ نەبێ لاڕێ بێ، خوا پەنامەندە هەموو کەسێ بەدەستیەوە بناڵێنێ. بۆ ئیمامی عومەر فەرمووی تۆ بەخێوی بکە، یعنی با لە ماڵی توا بێ، بەڵام نەفەقەی چەندێک بوو، مەسروفی چەندێ بوو، ئێمە دەیدەین وەکوڵات. لەکوێشا دەستمانەکەوێ ئیمانداران؟ لەکوێ دەستمانەکەوێ پەروەردەی مناڵ؟ یەکەمیان ئەگەر تەماشاکەین لە هەموو وڵاتێکدا هەندی وزارەت هەیە پەروەردەی پێێژن، منداڵان فێری
ئاداب و ئاکار و ڕەوشی جوان یان هەندێک شوێن هەیە فێری ئەوە دەبێ. یەکێ لەوانە گە تەماشاکەین ئەو زاراتانەی کە ڕۆشنبیری پێ دەڵێن، ئەوەی کە بە شەباب و گەنجانی پێ دەڵێن، ئەوەیشی کە پێی دەڵێن وەرزش ڕیاضەی پێ دەڵێن، لەیرەدا ئەتوانین کۆیکەینەوە تەماشاکەین. ئەمە کۆکەینەوە لەگەڵ پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێ لەناو مناڵانە، ئەم مناڵە چاوگەشانە کۆیانی کردەوە، فەرمووی هەر کەسێ ئەمەم بۆ بکە من ئەمەی پێ دەدەم. من سەبقا یار کەسێ یان یاریم لەگەڵا بکە پێشم کەوێ، کەچی پێغەمبەری خوا فەرمووی فەلەهو کەذا وەکەذا، واتە ئەمەی بۆ هەیە و ئەمەی بۆ هەیە. ئەمە پێغەمبەری خوا منداڵان چیەکە؟ تەشجیع دەکا ئیماندارن. ئەبێ ئێمە مناڵی خۆمان تەشجیعکەین، لە خێر و چاکەدا هانی بدەین، تەشجیعیکەین. ئەگە زانیمان تەممەڵە لە خێر و چاکەدا شت بخەینە بەردەمی، بڵین کوڕە شرینەکەم، کچە ئازیزەکەم، ئەگەر ئەمە بکەی بۆم ئەمەت بۆ دەکەم. ها پێغەمبەر عیسی عەلەیهی السەڵات وەسەلام بۆی زۆر جار منداڵ وایە کاتێ منداڵ تو ئەتەوێ تووشی خێر بێ، کوڕە شرینەکەم ئەگە ئەمڕۆ نوێژەکانت بە جوانی بکەی درهەمێکت پێ دەدەم، 250 دینارت پێ دەدەم، 1000 دینارت دەدەمێ. کوڕە شیرینەکەمەوە 1000 دینارە، بڕۆ بیکە ناو ئەو سونیخەوە، بڕۆ بیدە ئەو پیرێژنە، فێریکە، ئێستا فێریکە، با فێری خەیر و سەدەقە بێ. کاتێ مردی غەمی تۆی بێ، ئەو یادەوەریە لە فکری بێ، بڵێ ئای باوکم فێریە کردم خێرکەم، دەبا ئەمەش بۆ باوکم بڕوە. ئەمانە جوانە، بۆی تۆ تەشجیعیکەی لە پشتیوە بی. ئەم منداڵە شیرینە کە فێریکەی، بڵێ کچە جوانەکەم، ئەتەوێ سەرپۆشێکی جوان و چاک و باشت بۆ کڕم، ئەگەر بیدەی ئابایەکی جوان، ئەوەی کە ئەو شتانە جوانەنەی کە لە شەرع دادانراوە. قورئان لەبەرکەی، جوزێ قورئان لەبەرکەی، ئەوە منەوە نەپارەتە دەمێ کچەکەم، کوڕەکەم. ئەگەر ئەوە نەفەرمایش لەبەرکەی، یان ئەگەر هەر خێرێکی تر، هەر چاکەیەکی تر، چی قیامەتی بێ و چی دنیایی بێ، ئەبێتۆ لە پشتیەوە بی. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام، چونکە ئوسرەی ماڵ، خێزانی ماڵ، بەختەوەری ماڵ لەمەدایە. ئەفەرمێ ما من مەولود إلا يولد على الفطرة، هەموو بەشەرێ، هەموو مرۆڤێ کە دێتە سەر دنیا لەسەر فیطرەتە. فیطرەت یعنی چی؟ پاکێتی. پاکێتی یعنی چی؟ یعنی فیطرەتی ئیسلام. بعلماء فرمن إلا باوكو دايكي أي كان يهوديا أو نصرانيا، پیغمبری نازدار فرمی علیه الصلاة والسلام، أو مجوسيا. ما بس يا قربي روباورشي ونبي يعني لسر فطرة كنامينه بلا رياء شيء من داله أبي وريابين من الله كان إخوان أقامان ليان به باندازيك نكه من آلو ئیتر هەر نان و ئاش خوا و لە ماڵ نان و بێژین نان و خۆی بشوا و ئیتر خەوتنەکەی لای ئێمە بێ غەیری ئەمە ئاگامان لێی نەوێ مناڵە چیەکە. ئەمە خەتەرە. ئەبێ ئینسانی ئیماندار وریا بێ. كل مولود يولد على الفطر، پێغەمبەری خوا فەرمێ هەمووی لەسەر پاکێتی، لەسەر ئەم دینە شرینە کە کاتێ دێتە سەر دنیا زۆر پاکە. ئەو منداڵە وەک وەرەقەیەکی سپی وایە، بەڵام دوایەوە ئایە گەورە ئەبێ لەو ماڵە دوای چۆن دەرەچێ ئەبێ تەماشاکەین. ئەو کاتە خەتاکە احتیمالەن حتا هیچ نازانێ بۆ دایک و باوکەکە گەڕێتەوە لە چاکە و لە خراپەدا. دوایەوە ئەبێ پێشی بڵێن کە چی چاکە و چی خراپە. دووەمیان ئیمانداران و مسڵمانانی خۆشەویست، ئەو شوێنەی کە پێڵێن علم و زانست، کە تربیەی پێڵێن، کە وزارەتی تربیەی پێڵێن، ئەگە تۆ تەماشا بکە لە هەموو وڵاتێکە کاتێ لایحەی خوێنەواری و زانیاری ئەخوێنیتەوە، پێشی خوێندەواری فێری چییە بێ؟ ئەبێ فێری پەروەردە بێ. بەداخەوە خۆی کراوە بەڵام بە ئەندازەی خۆی نەکراوە. ئەبێ زیاتر بایەق بدرێ بەوەی کە پەروەردەی منداڵەکان لە خوێندنگاکان زیاتر بێ لە هەندێشتی لاوەکی، لە هەندێشتی تر. دووشتە پەروەردە لەگەڵ زانست. ئەم دوانە ئەم ئینسانە کاتە ئینسانێکی ڕاست و ڕێک بەرەو پێش دەچێ. با علمی هەموو دنیای بێ، ئەگەر پەروەردەیەکی چاک و باشی نەبێ علمەکە نەسوودی بۆ خۆی دەبێ نە بۆ دەوروبەرەکەی، بەڵکو بەو علمە بەڵکو بەرەو خراپە ئەی باوە خەڵکش بەرەو خراپە باخۆیان بە پەنامان بدە. ئینسان ئەگە ئینصافی نەبێ با علمی هەبێ سبەینێ گەورە دەبێ، مۆزەف دەبێ، غەش دەکا لە پلەکەی، ڕەشوە وەردەگرێ، پەروەردەیەکی باش نییە. ئەبێ هەموو ئیشەکانی تر
بەکاری دێنێ بۆ خراپە خوا پەنامان بدە. بەڵام ئەگەر پەروەردەیەکی جوان و شیرینی لەگەڵا بوو بە تەئکیدەوەیە لا ناداتەوە بۆ خراپە و خراپەکاری. ئەگە تەماشاشکەین منداڵێک لە یەکێ لە خەلیفەکانی ئەمەوی منداڵ بوو، بینی هات بۆ لای لەگەڵ کۆمەڵێکا قسەی کرد، بڕێ قسەی کرد زۆر سەرسوڕمان بوو. گەورە وتی خەلیفەیان بێژین ڕەیسی وڵات وتی ئەم منداڵە کوڕی کێ؟ پرسیاری کرد، وتی تۆ کوڕی کێی؟ منداڵەکەش زۆر جوان جوابی داوە، وتی من کوڕی ئەدەبم و کوڕی ڕەوشتم. ناو باوکی نەوت. ئەوش پێی وت ڕەیسی وڵات تۆ باشترین نەسەبتەیە و باشترین حەسەبتەیە، چونکە ئەمە فێری کردووی. منداڵانی جاران ئەوەی کەوا لە زمانی خۆیدا ژیاوە ئاوا قسەکانیان ئەمەنە شیرین بوو، تەنانەت گەورەکانش معجب بوون بە قسەکانیان کە دانیشتن لە هەرچی شوێنێک بووە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئینسان لە هەرچی پلەپایەک بێ ئەوەی لەژێر دەستیا بێ خوا محاسەبەیەکە. لە ماڵشدا وەک تەبەقەی ماڵ باوک ڕقم یەکە بۆ محاسەبە، ڕقم دوو دایکە. پێغەمبەری نازارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام حەتا یەسئەل الرەجل عن ئەهلی بەیتیه، هەتا پیا و بەژن پرسیار دەکرێ لەوەی ژێر دەستیایە. مەبەستی تەربیەتی منداڵە. ئازیزان و خۆشەویستان، ئەبێ ئینسانی ئیماندار ئەمە بزانێ ئەگە ئیحساییش کراوە لە دنیادا ئەو منداڵانەی کە دایک و باوک پەروەردەیەکەن لەگەڵ ئەو منداڵانەی کە لە دەرەوە پەروەردە ئەکرێ لە شوێنی تر وتویانە لە 160 ئەم منداڵانە دوو جا تووشی نەخۆشی دەرونی دەبن، نەک یەک جا. ئەگە لە ماڵا یەک جا بێ لە دەرەوە دوو جا. ئەو منداڵانەی کەوا لە شوێنی تر پەروەردە ئەکرێ و گەورە دەبێ فەرقی زۆرە لەگەڵ ئەو منداڵەی کە لە ژێر دەستی دایکیدا یان باوکی کە بەخێو دەکرێ. ئەبێ ئینسانی مسڵمان بزانێ فەرقی هەیە لە 160 بەسەرەوە وتویانە. شوێنێکی تر لەو شوێنانە مزگەوت. ئیمانداران، مزگەوت دەتوانێت منداڵی چاک و باشت بۆ پەروەردە بکە، بۆ خۆت، بۆ ماڵەکەی تۆ، بۆ ماڵەکەی من و بۆ مجتەمع و بۆ وڵات. چکە منداڵ تێتە مزگەوت فێری چی دەبێ؟ فێری پاکێتی دەبێ. منداڵ تێتە مزگەوت فێری احترام دەبێ، فێری نوێژ دەبێ، فێری ئەوەی چاکە بێ لە مزگەوت تا کۆی دەبێتەوە. زۆر جار منداڵەکان لەوەیە دڵی هەم زۆرینەمان بڕەنجێنن، بەڵام خەینا با ئێمە تەحەمولیان کەین، چونکە ئەمانە جیلی مستەقبەلن. ئەمڕۆ من و تۆ دەریکەین بۆ کێ دەڕوا؟ دەچێ بۆ نادیەکان، نەزانن غەیری مزگەوت کوێ هەیە؟ ئەچێ بۆ کافتریاکان، ئەچێ بۆ چایخانەکان. چی شوێنەکەیە لە ماڵی خوا کە فێری ڕەوشت و ئاکار و ئەخلاق و ڕەوشی بەرز و شرین بێ. گوناح نییە ئێمە منداڵێک بێ کەمێ عەجوولی دەکا، خۆی بۆ ئەڵێن منداڵ، کەوتت منداڵ یعنی تر هەموو شتێک ئەگرێ لە خۆی. بەڵام وریا بێ ئێمە لە مزگەوتە و لە مزگەوتەکان دەریکەین، دوای عاقیبەتی شەڕە بێ. ئەگەر ئەمڕۆ من و تو ئەزیەت با بدە، با مزگەوتێ هەراسان کە لەوە باشترە شاری هەراسان کە سبەینێ، مزگەوتێ با هەراسان کە لەوە باشترە وڵاتێک بناڵێنێ بەدەستێوە، عەشرەتێ بناڵێنێ بەدەستێوە، کامنی خراپترە. بە تەئکید ئەوەکەی تر خراپترە. بەڵام ئێمە زۆری نەمان ئێستا ئەهلی مزگەوتین، لە مناڵیدا ئەهلی مزگەوت بووین، بۆیە ئێستا ئەهلی مزگەوتین. ئینسانی وایە لە منداڵیان نوێژی نەکردووە، ڕۆژی نەگرتووە، مزگەوتی نەبینیوە، ئێستا حەزەکە بەڵام شەرمەکاو نایە بۆ مزگەوت، لە ڕووی نایە، چونکە بە مناڵی نەیکردووە. قورسە لەسەر شانی ئەرکەکەی پێ هەڵناگیرێ، چونکە لە مناڵیدا نەیکردووە. ئیمانداران، ئەبێ یارمەتیدەری ئەوە بین و تەحەمولیانش بکەین، چونکە خەیرمان زۆرە، و ئەبێ ئەدەبێکی شیرین و پاک و بوختەش بە مناڵەکانمان بڵێین، لە باڵماندا یەواش یەواش فێری کەین، چی لە مزگەوت و چی لە شوێنەکانی تریش. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ڕێکی دەکاتەوە بۆمان. قەپانێ دانا ليس منا لمن نییە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کێ؟ ئەو منداڵانەی وا ڕێزی ڕیسپیەکان ناگرن، ئەوانەی کە تەمەنیان خوارە، با بڵێن نەڵێن منداڵ، با بڵێن تەمەنیان خوارە لە ڕیسپیەکان. ليس منا من لم يرحم صغيرنا ويوقي كبيرنا. بەڵام سێری کە لە حەدیسەکەدا منداڵەکەی پێش خستووە،
لحديث كذا لمن أوي كوا احترام شي نقري كأوي كوا بزي بمندالانا يتوا بزي بمندالانا يتوا ريزو تقدير بو قوركان نقري أما بيغمر إخوة فرمي أم دو صفته أجر هركي جيبجي نكا لمني أبي إنسان إيماندار بزانية لدو وڵاتەیە لەم دنیاە لە مالیزیا ئەوانەی دەچن سەردانی مالیزیاکەن مشتە مزگەوتەکان و لە ناو مزگەوتەکانی مالیزیا شعرێ نووسراوە لە وڵاتی ئەڵێن لە هەندێک شوێنی تورکیاش نووسراوە بەڵام بزات مالیزیا ئەڵێن ئەگەر واڵێن شاعیرەکان وایە بە عەرەبی ئەڵێن چوتە مزگەوتی مالیزیا ئەگەر دەنگی مناڵن نەبیست چونکە ئەوان وا دەنگی مناڵن نەبیست وەک ئەچیتە باخچەیەک لە باخچەکان دەنگی چۆلەکەکانە بیسی ئەوە بزانە چاک بزانە لەو مزگەوتە ئاسوودە نابی و ئیمانێکی بەختەورت نییە یعنی لای ئەوان ئەوەنە خۆشە ئەو مناڵانەی بۆی پەروەردەیەکەن لە جیلای سە مالیزیا یەکە لەو وڵاتانەیە زۆرینەی مسڵمانە تۆ تەماشایان کە بڕۆ ئەو وڵاتە سێرکە تەماشاک هەر بچن بۆ سیاحەت لەو وڵاتانەی کە مسڵمان زۆرە عرف و عادەتی ئەو وڵاتانەی کە جوانە بێرەوە جێبەجێی کرد لەناو مزگەوتەکان ئەمە شەعائیریانە شوێنیانەیە شوێن لە مزگەوتە شوێنیانەیە شوێنی وەک خۆمان دەڵێن شوێنی وێنە بۆ پارکێک لە پار مزگەوت دروست دەکەن شوێنی مناڵ دروست دەکەن مناڵەکان دێن بۆ خۆیان یاری دەکەن هەتا باوک و دایکیان بۆ خۆیان نوێژ دەکەن ئەو وڵاتانە زۆر پێشکەوتون لە هەموو ڕوویەکەوە ئەبێ ئینسانی ماندار لەمە شاوتراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەوەی کەوا ڕێزگرتنی منداڵ بەزەی بە مناڵە ڕێزگرتن بە پیاوی بەتەمەندا ئەچینەوە بەلای نەبی داود عەلەیهی السەلام ئەگێڕنەوە ئیمامی نەوەوی ئەگێڕێتەوە لە کتابی بستان الغافلین ئیمامی شافعی لە فوضەیلەوە ئەگێڕێتەوە فەرمێ داود عەلەیهی السەلام لەگەڵ خوای پەروەردگاردا قسەی کردی ئەی خودایە ئەی پەروەردگارە لەگەڵ خوای گەورەدا داوایەکی بوو ئەو داوای کە ئەکرد لە پەروەردگارە ئەی خودایە چۆن یارمەتی منت دا داوا لێ دەکەم ئاوا یارمەتی منداڵەکەمش بدەی خوای پەروەردگار نیگای نارد وەحی نارد بۆ داود عەلەیهی السەلام وتی ئەی داود تۆ چۆن ڕوود کرد لە من چۆن پشتت بە من بەست چۆن منت ناسی بە منداڵەکەتش بڵێ باوا بێ چۆن بۆ تۆ بووم بۆ مناڵەکەش دەبم بۆ منداڵەکەتش دەبم یعنی ڕوو لە من بێ ئەوەی کە تۆ کردوتە با مناڵەکەت بیکە ئەو کاتە منش چۆن بوومە لە چاکەدا لەگەڵ توودا لە نەبی خوا ئاوا لەگەڵ مناڵەکەشتا دەبم کەواتە ئینسانی ایماندار و بڕوادار ئەمە بزانین ئازیزانە خۆشەویستان زۆر بایەخ دەین بە مناڵەکانمان مسڵمان ئازیزەکان ئەبێ مناڵمان لەم زەمان و کاتەدا ئەبێ زۆر مراعاتیان بکەین منداڵی وایە چی کوڕە چی کچە باوکو دایک ئاگای لێی نییە خەریکی چێ وریابن ئەمڕۆ وەسائل زۆر زۆرە بۆ خراپە وەسائلەکان ناتوانیت و دایخی جارانی نییە منداڵەکەت بێتە ماڵە و قاپێکە کلیل دەی ئەوە نەماوە وریابن وا مەزانە مناڵ هاتە ماڵەوە لە پاڵت وا دانیشتی ترنا نا لە ژێر بەتانیەکەیدا هەموو شتێکی لەلایە هەموو شتێکی لەلایە جارانی نییە ئێستا زمانی جاران نییە موبایلێکی پێیە تا بەیانی ئەتوانێت لەگەڵ هەموو دنیادا قسە بکە بە چاکە ئەتوانێت لەگەڵ هەموو دنیادا بە خراپە ئەو کاتە کێشەکە بۆ تۆ دەبێ وریابی دەبی چی کوڕ بە تایبەتی کچ ئەبێ زۆر وریابیت ئاگال لە مناڵەکانت بێ بۆ ئەوەی تربیەتێکی ڕاست و شیرین و دۆست لەگەڵابی باوکی ئەمڕۆ ئەبێ وەک برادەر بێ لەگەڵ مناڵی خۆیدا نابێ وەک باوک تەعامولکە ئەمەنە ئەسلوبی جوان بێ لەگەڵ مناڵەکەیدا بۆی مناڵەکەی شەوق و ڕووناکی تۆ خۆشەویستی تۆ لە دڵیا بێ کاتێ چیتە دەرەوە تامەزرۆی ئەوە بکات کەی دەگەڕێیتەوە نەکوا بڵێ ئەکڕۆی نەجاتمان بوو تۆ بڵێ نەیێتەوە دوعات لێ بکە وا نەبێ ئەبێ دایک و باوکش وا بێ چوو بتوانی عیلاقەیەک دروستکەی لەگەڵ مناڵەکان تا بۆ ئەوەی مناڵەکانت شتی تر دڵی نەبا شوێنی تر دڵی نەبا چونکە شوێن هەیە کەسی تر هەیە دڵی ئەبا دڵی برد ئەو کاتە بەجەستە لای تۆ خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە مناڵمان ساڵح بکە خوای مناڵەکانمان ساڵح بکە یا ئەڵڵا خوای ئەوەی مناڵی هەیە